خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا شاندێکی باڵای حکوومەتی عراقی بە سەرۆکایەتی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عراق لە تورکیایەوە ئەمڕۆ زنجیرە کۆبوونەوەیەکی لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە ئەنجام داوە. ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی 2021 تا ڕادێک بڵاو کراوەتەوە و کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداش بەردەوام نوشاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم ساتانەش لە بەغدان و ئەیانەوێ بگەنە ڕێککەوتنێک لە چوارچەوەی یاسا و دەستوردا بۆ ئەوەی مستەحقاتی خەڵکی کوردستان دابین بکەن. پەیوەندیەکانی نێوان عراق و تورکیا ڕۆڵی ئەم سەردانە بۆ کاریگەری لەسەر تەنانەت پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چیە بێت؟ دۆخی ناوخۆی عراق بەرەوکوێ لە پێش هەڵبژارنەکاندا ئایا ململانێ سیاسیەکان تونتر دەبنەوە یاخود دۆخێک دێتە پێشەوە کە هەڵبژاردن دواخات؟ هەموو ئەو تەوەرانەی یاخود هەموو ئەگەرانەی ئەمڕۆ تۆی بینەر پرسیارە لات ئێمە دەیکەینە پرسیاری تۆ لە میوانەکانمانی دەپرسین کە ئەم شەو هەریەک لا بەڕێزان بەڕێز ڕێزان شێخ دلێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە بەغداوە لەگەڵمانە بێ. سوپاس بۆ بەڕێستان. هەروەها بەڕێز طەیب تەمەر ئەندامی پەرلەمانی تورکیا کە بەڕێزیان هاوکات جێگری هاوسەرۆکانی هەدەپەیە کە بەڕێزیان لەنقەرە لەگەڵمانە بێ. سوپاس بۆ دومیانی بەڕێزم. سەرەتا لە خات و ڕێزانەوە دەست پێ بکەین. بەڕێز ڕێزان، پێتان وایە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەوکوێ بە تایبەتی دوایەوەی شاندێکی باڵای حکوومەتی عراقی ئێستا لە تورکیایە و ڕەنگە کۆمەڵێک ڕێککەوتنیش واژۆ بکرێت و شاندەکەی هەرێمی کوردستان ئەوەی زانیاریت هەبێت تا ئێستا بەچی گەیشتون؟ سڵاو ڕێز بۆ تۆ کاکەزانە، هەروەها بۆ تەلەڤیزیۆنی کورسات نیوز و هەروەها بۆ بینەرانی خۆشەویست و بۆ میوانە بەڕێزەکەشە. ئەوەی ڕوون و ئاشکرایە ئەمە ئازانین کەەوە زیاتر لە هەفتەیەکە شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز کاقوبا تاڵەبانی و چەند وەزیرێکی بەڕێز و لیژنەیەکی مختەزەوەتان لە بەغدا دانیشتنیان کردووە لەگەڵ هەموو لایەنەکانە و هەر دوێنێش هاتنە ناو پەرلەمان لەگەڵ پەرلەمانتارانە لە قاعەیەکمانەیە کە پێڵێن قاعەی دەستوری زیاتر لە چەند کاتژمێرێک پێکەوە دانیشتن هەموو پرسیارەکانیان هەبوو ئەویش بەڕاشکاوانە وەڵامی هەموو پرسیارەکانیایەوە. ینی ئەوەی کە دیارە ئەم جارە کە بە واضحی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە واضحی وتی من مەسئولم لەسەر هەموو ئەم قسانەی ئەیکەم و مەسئولیشم لەسەر ئەم ڕێکەوتنە لەسەر ڕێکەوتنی یاسەکە دەنگی دراوە لە پەرلەمان لە مانگی 11 کە پێڵێن تەمویلی عەجزی مالی یعنی یاسای قەرز. ئێمە لەسەر ئەو یاسایە موافقەتی تەواومان هەیە ئەمانەوێ ڕێک بکەوین لەگەڵ حکوومەتی بەغدایە بۆ ئەوی بۆ ئەم چەند مانگەی کەماوە دواتریش هەر لە هەمان وەفت بتوانن ڕێکەوتن بکەن لەسەر موازنەی ساڵی 2021. بەڵام وەفدەکە هەموو ڕوونکردنەیەکی تەواوی یاوە پێیان و ئامادەی تەواویشی یاوەوە حتا لە ناو پەرلەمانیشا پەرلەمانتاران پرسیارەکانی خۆیان ئەوەی کە پرسیاریان کردووە وەڵامی خۆیانیان دەستکەوت. یعنی ئەمە زۆر بەڕاشکەوانە حتا خۆیان ئەندامانی پەرلەمان دواتر کە لەگەڵ ئێمەیان قسەیان کرد یعنی زانیان کە فعلن ئەم جارە زۆر بە جددی هەرێمی کوردستان ئەوێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێت ئەم ئیتیفاقا بکات کە ئیتیفاقێکی جددی بێ و قانونی بێ و پەرلەمانیش ئاگای لێ بێ لەگەڵ ئەوە شاکە. بەڵام کێشەیەک هەیە هەتا ئێستا خۆیان ئێمە ئازانین حکوومەتی عێراقیش لەم کاتانەیە هەتا ئێستا دیسانەوە قرزی کردوتەوە لە مانگی 11 یعنی کێشەی دارایی زۆر زۆرە. ئەمە وای لێ کردووە ڕەنگە ئەم ڕێکەوتنە نەتوانێت وەکو پێویست بکە کە بەداخۆڵین ئێمە بێ ئەم جارە زۆر واقعی بین کە بڵین هەرێمی کوردستان مستعیدە بەوەی کە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە بنێرێ نیوەی داهاتەکان بنێرێ ینی ئەمە واقعەکە کە خۆم لە ناو پەرلەمان و لە قاعەکەیە بە ڕاشکاوانە قسەی کردو لە بەردەمی هەمویانە. بەڵام دەسەورەکەم ئەمان کێشەیان زۆرە ناتوانن ناتوانن نەیانەوێت لەبەرەوەی حیزبە سیاسیەکان لە ئێستا کێشەمانەیە کە نزیکی ئینتیخاباتە زۆربەی زۆریان کە بۆ ئینتیخابات خۆیان ئامادە کردو ئەیانێ شتێکیان بەدەستەوە بێ ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستانە بەحساب دەنگی پێبێنن کە لە دژمان بن بەداخەوەمە کە زۆر ناحەقیە بەرامبەرمان بکرێت.
بەڵام ئەمان هەر بەردەوامە بن لە دانوستانکانیانە هەتا بتوانن بگەنە نەتیجێک بەڵام هەرێمی کوردستان بۆی ئێمە هەمومان زۆر بەڕاشکاوانە ئێمە ئازانین حکومەتی هەرێمی کوردستان کێشەمان زۆرە لە ناو هەرێمە زانیمانە حکومەتەکەمان گەندەڵی زۆر هەبووە هەموو ئەمانە ئەزانین بەڵام لە کۆتاییە مادەم ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە بە جددی ئەو ئیتیفاقی بکەوە بە جددیش بتوانێت لە موازنەی 2021 ئەوەی کە ئەمان پێڕازین ئەو ڕێکەوتنی لەسەر بکە بەڵام سیرەکەین بابەتەکان بە پێچەوانەوە ئێستا حیزبە سیاسەکانی کە بە جۆرێکی تر بیرەکەنەوە بەداخەوە چکە بۆی ئەمە ڕوون بێتەوە و ڕەنگە پێشتر داوای 200 بەپی یاساکە 250,000 لیترە بە ڕۆژانە ئێستا هەندێک لەلایەنە سیاسیەکان داوای ئەوواکەن کە ئەبێ بێ بە 450 کەمتر نەبێ یعنی ئەمانە هەمووی و هەروەها خاڵە سنووریەکان کۆی خەنەک هەر خاڵە سنووریەکان هەموو ئەو داهاتانەی کە فیدراڵین و ئەبێ بگەڕێتەوە کۆی داهاتەکان و بە مقابلی ئەمەش ئەمان ئەزانین کە ئێستا دۆلار بەڕۆبەرزبوونەوە ڕۆشتووە بۆ دینار هاتۆتە خوارەوە و ئەم لە 12.86 کە ئەبێ وەکو حەسە بدرێتەوە بە هەرێمی کوردستان ڕەنگە دیسانەوە کەمتریشی بکەرەوە لەبەرەوە هەرێمی کوردستان تەسەورەکەم ئەگەر ئەمان بەم شێوەیە و تعاملکە لەگەڵ هەرێمی کوردستانە تعاملێکی خراپە و جارێکی تر یعنی هەم حکوومەت و هەم خەڵکی ئێمە زۆر زەرمەند دەبێت لەم ئیتیفاقی ئەگەر بەم شێوەی کە ئەوان ئەیانەوێت بکرێت کە ئەزانم حکومەتی هەرێم ناتوانێت بچێتە ژێرباری ئەو بارە قورسەوە. بەڵێ خاتوو ڕێزان ینی ئێوە پێتان وایەکو ئەندامی چەند زوومەی نوێنەرانی عێراقا ئەم سەردانەی شاندی باڵای حکومەتی هەرێمی کوردستان جیاواز بوو لە جارەکانی تر ینی گەیشتونەتە و قەناعەتێکم سەردانە جیاواز بوو لە سەردانەکانی تر لە حتا تەنانەت لە ساڵانی ڕابردوش کە بەو ڕاشکاویە جێگری سەرۆکی حکوومەت لەناو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانە قسەی کردبێ. سریکەم یعنی بۆی ئێمە زۆر واقعی بین من وەکو خۆم وەکو ڕێزانی شێخ لێر هەتا دوێرێ لە ناو قاعی دەستوریە گوێم لە جوابەکانی بەڕێز کاقوبات تاڵەبانی نەبوو جوابەکانی وەزیرەکان نەبوو ینی کاک ئومێدیش ڕوونکردنەوەی تەواوی یا لەسەر ناردنی نەوت و لەسەر هەموو ئەو راپۆرتانەی کە هەیان بوو هەتا ئەوانم خۆم گوێم لێ نەبوو بەڕاستی قەناعەتم نەبوو کە فعلا حکومەتی هەرێمی کوردستان زۆر بە جددی هاتۆتە پێشەوە ئەم جارە و مەسەلەیەکی تریش ینی تەنانەت جێگری سەرۆکی حکومەت خۆی ئەڵێسە من سەلاحیەتی تەواوم هەیە و بۆی ئێمە هەمووشمان بزانین ئەو بە کاملی سەلاحیەتەوە هاتۆ بۆ ئەوی کە ئەم ئیتیفاقی بکە و حتا بۆ موازنەی 2021 و بابەتێکی تر وتی من مەسئولم لەسەر هەموو ئەم قسانم ئەگەر هاتوو ئێوە من لەسەر ئەم قسانەی خۆم پەشیمان بۆ یاخۆ پەشیمان بوونەوە هەبێ من ئامادەم بێم لە قاعە گەورەکە ئێوە لە ینی مەبەستی ئەوە بوو قاعە گەورەکە ینی لەناو قاعی پەرلەمانە ئیستیجوابم بکەن ینی ئەمە ئیتر کۆتا قسەی ئەو بۆ کە کردوێتی لەبەرەوە واقعەکە ئەم جارە ئەم وەفدەی حکومەتی هەرێمی کوردستان بەجددی ئەوێت ئەم کێشانە چارەسەر بکرێت چونکە هەم ئێمە ئازانین وەزعی هەرێمی کوردستان زۆر خراپە موچە خۆران وەزعیان خراپە ئەوە ئەزانین کە مزاهرە لە ناو شارەکانی ئێمەیان هەیە یعنی باریدارایەکە ئێجگار خراپە بەڵام لە هەموو کاتێکیشا ئەوەش بزانن کە لێرەش هەمووی قسەکردنە کە لە پێشترا ئەگەر ئەوان نەوت هەناردە بکەن ئێمە بەشەبوجیان بۆ نێرن ئەگەر ئەوە بکەن ئێمە دوێنێ ئەوانەمان بینی کە لەگەڵ هەموو ئەمانەشە هەتا ئێستا ئەم حکومەتە بۆ ئەو سێمانگەش ڕازی نییە ڕازی بێ بۆی کە یاسای قەرزەکە ئێمە ئەڵێن ڕازین دەنگی لەسەر دراوە لە ناو پەرلەمانە ئەوان ڕەزامەند نین لەگەڵ ئەو سێمانگەشە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەون ئەگەر ڕێمۆلات هەتا ئەم کاتە ڕێکەوتن نەبووە ئەگەر ڕێمۆلات خاتوو ڕێزان بەڕێز کاکتەیب ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق لە ئەنقەرێ و کۆمەڵێک کۆبوونەوەی کردووە پێتان وایە تورکیا بە تایبەت لە ئێستاە چی لە عێراق ئەوێت چی لە بەغدا ئەوێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە و تەنانەت لە ڕووی ئابوووریەوە کە خۆت ئەزانی دۆخی ئابووری تورکیا تا ڕادەیەکی زۆر باش نییە. بله هەرچی هەم میوانên ستودیۆی هەمژی تەماشەوانên تەلەڤیزیۆنا کورسات سلااو dikim yani ez bêjim ji serdana Kazimiya Enqerê ez dest pê bikim hûn dizanin yani Tirkiye di hêla rejîmê de yani rejîma ku niha Tirkiye bi rê ve pirsgirêkî wê mezin ya demokratîk bûnê hene
gelê Tirkiye jê aciz e nerahat e lê li dijî Kurdan li dijî gelê Kurd li çar perçeyê Kurdistanê û taybet jî li Bakurê Kurdistanê û Başûrê Kurdistanê û Rojavayê Kurdistanê polîtikayeke neyartiyê li hemberî gelê Kurd dimeşîne rejîma Enqerê desthilatdariya ku nihat li ser kar e. Bi vî rengî têkiliyên ku di navbera Iraqê û Tirkiyeyê de têkiliyên di navbera em bêjin Rûsyayê û Tirkiyeyê têkiliyên heta bi dewletên diniyên cîran re hema bêje piraniya wa li ser du xala ye. Xala yekemîn ew e ku Tirkiye dixwaze pêşî li yani bi destwardanên xwe bi êrişên xwe bi hewlên xwe yên dagirkirinê dixwaze pêşî li destkeftiyên gelê Kurd bigire. Heger îro li Libyayê li İdlibê yani li herêmên derveyê Rojavayê Sûriyê dîsa li Rojava bi xwe li Başûrê Kurdistanê hêzên Tirkiyeyên leşkerî hebin armançe ew ku pêşî li destkeftî û pêşveçûna gelê Kurd pê girtin yani gelê Kurd ji statûyê ji serkeftinê mehrum bêhiştin. Armancê kewan ev e yani vê bazarê dikin dewletên cîran re. Rojeveka we ya dijî heye we jî got aboriya Tirkiyeyê di rewşeke gelek xirab de ye. Tirkiye tu carî ji hêla aboriyê ve ji hêla em bêjin maliyê de krîzekî ev qasbû nejiyaye. Ji ber wê jî yani bi dewletên cîran bazarên cuda jî dikin, bazarên em bêjin bazirganiyê dikin, bazarên danûstandina aborî dikin. Ji di vê çerçevê de Serdana Kazimî du rojevên wê esasî hebûn. Yek ew bû ku êrişên li hemberî PKK an jî êrişên li hemberî Kurdan herçiqazma PKK jî ve zanin ku êrişên li hemberî gelê Kurd û li hemberî hêzên Kurd di rojeva Serdana Kazimî de bûn bi taybetî jî Başûrê Kurdistanê. Yani aloziyê di navbera hêzên Kurdistanî de çiqas zêde bibin dewletên desthilatdar, dewletên dagirkeriyên Seraxa Kurdistanê jî ew qas nêzî hevdû dibin, hêviya wan ya têkbirina gelê Kurd zêde dibin. Em dizanin li Başûrê Kurdistanê di navbera em bêjin Partiya Demokratîk Kurdistan ku ser desthilatdariya Başûr e di navbera PKK de yani pirsgirêkên yani ji nîqaş heye, aloziyek heye ew alozî jî kerî Tirkiye tê. Kerî Iraqê tê, kerî Îranê tê. Yani İran, Tirkiye, Iraq dema dor tê Kurdan bazara xwe li ser esasê têkbirina Kurda dikin. Ji bo wê jî yani em dizanin ji xam ji Enqerê ne di hevdîtina Kazimî de du sê rojevên muhim hene. Yek ew e ku Iraq û Tirkiye herçend nêzik wê ku du bibin, nêzîkî hev bibin wê zêdetir hikûmeta Başûrê Kurdistanê jî tengav bikin wê Rojavayê Kurdistanê jî gefalê bixwin bikin û dîsa wê em bêjin heger yekîtiya gelê Kurd têkneyê wê ji vê yekî fayde bikin. Rojava jî tê zanîn yani meseleya Bexdayê û Tirkiye ya pîrokî heye meseleya petrolê yani meseleya em bêjin bazirganî kirîn û pirotina em bêjin petrol û dewlemendiyên binerd. Ev jî hata rojevê îro li Enqerê lê em ê bibînin encamên wê hevdîtinê wê çi bin. Dîsa tê nîqaşkirin êrişeke hevpar bi Iraqê jî dixwazin daxîl bikin li hemberê ji xwe tê zan Bexda li hemberê Başûrê Kurdistanê di hêla aborî de ew kirin xelek tengav kir bütçe neda yani hêla aborî de mafê Başûrê Kurdistanê mafê gelê Kurd nedaye destûra wê
ام بيجن جمدان ديه بله او خلقك تانكيرني اللي هم بري gelek Kurd لباكور كردستان جي لباشور كردستان روجاوي كردستان جي دولتين دستلاتات خازن نزه ببن كو هم بازارا ابوري كشتن هم جي جناكوكي و تبليهبين بنابرا هزين كرد فايده ببين بەڵێ بەڕێستەی پێت وایە مەسەلەن چی لە بەرژەوەندی کوور دەبێت یان مستەفا بەڕێز کازمی و بەڕێز ئەردۆغان ئەگەر بێکەوە اتفاق بکەن هیچ شتێکی تیا ئەبێت کە لە بەرژەوەندی کورد بێت؟ یعنی ئەز ئاشکرا بێژم vêga bi siyaseta Erdoğan siyaseta rejîma Erdoğan nel ser fayde û em bêjin berjewendiyên gelê Kurd e yani ji sala 2015 heta îro di referanduma Kerkûkê de jî me dît di êrişê Efrîn û Serêkaniyê de jî me dît di desteserkirin û destanîna ser ya şaredariyên me yên HDP de jî yani şaredariyên gelê Kurd hatin desteserkirin siyasetmedarên gelê Kurd hatin desteserkirin em gelek parlamenterên Kurd nadibin xetereya cezayê de ne yani rejimekê ku neyartiyekê ev qe mezin li gelê Kurd bike îtimala wê zayîf e qelse ku peymanên xwe navnetewî de jî faydê gelê Kurd em bêjin berjewendiyên gelê Kurd bên parastin ev elbette eger Erdoğan rejima Erdoğan çareserî bixaze demokratik bûnê bixaze ku gelê Kurd em bêjin azadiya xwe statiya xwe dest pêxe wê demê mirov wê bêje mirov dikare bêje hevdîtinên wan yên navnetewî jî di vê çarçovê de ne feqet ez nadibînim hêlekê başûr demekî neyartî li başûr dike êrişî Rojava dike demekî em bêjin proseya çareseriyê li Bakurê Kurdistanê 2013 de dest pê kir êrişî deverê diniyên Kurdistanê kir yani Kurda perçe perçe dikin yekîtiya gelê Kurd qira dikin Kurdan wekî hîzb wekî partî binav dikin lê heqîqeta xwe de di esasê xwe de neyartiya gelê Kurd her roj her dem di meclisa Tirkiyeyê di her xaftinên xwe de nîşan didin. بەڵێ بەڕێز کاکتەبێ گەڕێمە وڵات خات و ڕێزان ئەمڕۆ لە ناو ئەنجومەنی نوێنەران چۆن باسی ئەو سەردانە کراوە مستەفا کازمی ئەوێت چی لەگەڵ تورکیایەک لا بکاتەوە ئایا کاریگەری سەردانەکەی کاریگەری ئەبێ لەسەر ڕێکەوتن لە چەند ڕۆژی داهاتوودا لەگەڵ هەرێمی کوردستان خۆت ئەزانیت کە هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ تورکیایەکە نەوت ئەنێرە لە ڕێگەی تورکیاوە وامن شاراوە نییە و عراقیش ڕەنگە زیاتر گلەیی لەمە هەبێ و کێشەکان زیاتر لەسەر ئەمەن پێت وایە و ئەمە کاریگەری ئەبێ لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا بە بڕوای ئێمە ئەمڕۆ لە پەرلەمان بە هیچ شێوەیەک باس نەکراوە لە بەروی سەردانێکی ڕسمی سەرۆکی حکوومەت مەبەستم مدیەن مەسەلەن لەگەڵ پەرلەمانتارەکانە ئەوەی کە لە پەراوێز هەندێک لە ئەندام بەڵێ هەندێک لە ئەندامانی پەرلەمان وەکو سەرۆکی لیژنە و هەندێک لە ئەنداما سەرۆکی لیژنەکان لەگەڵ یاڕۆشتون یعنی ئامادەن واتە سەردانەکەی ئەندامانی پەرلەمانیشی لەگەڵایە ئەمە کێشەی بینی ئێمە ئازانین بینی دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا زۆرە ئێمە ئازانین هەتا ئێستا ئەو ناوچەکانی سەرسنوور زۆر هاتۆتە پێشەوەکو کە ئەزانین چەنەها بازگەی لە ناو هەرێمی کوردستانە هەیە تەمەناکەین ئەمانە باز بکرێ لەوێ ئێمە وەکو تەمەنای خۆمان و داواشی لێکراوە و هەروەها ئەو ناوچانەی کە حکوومەتی تورکیا هەتا ئێستا قسفیانەکە و ئەو ناوچانە ناوچەی هەرێمی کوردستان و لە کۆتایە هەر کەسێک لەو جێگایانە ئەکوژرێ لە شوێنانە شەهید دەبێت ئەمانە هەموو هاوڵاتیەکی عێراقیە یعنی لە کۆتاییە بێ ئەم حکوومەتی عێراق ئەم کێشانە کۆتایی پێبێنێ ئەم مەسلەی قەسفکردن و ئەوانە بێ کۆتایی پێبێنەوە مەسلەی نەوتیش مەسلەیەکی ئەساسیە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆیان لەگەڵ یانە باسییان کردووە بەڕسمی کە ئەزانن لە ڕێگەی بۆریەکانەوە ئەڕچێتە وڵاتی تورکیا یان نەچێتە دەوڵەتی تورکیا واتە حکوومەتی هەرێمی کوردستان دوایەوە کە دوێنێ ڕوونکردنەوەیش بۆ کردووەکو جارێکی ترێڵ ئەم جێگری سەرۆکی حکوومەت
ئەمانەی ڕوون کردوتەوە ینی مەسلەیەکی شاراوە نییە لە حکوومەتی عێراقی کە ئەم بەم بۆریە نەوتانە ڕۆشتۆتە دەرەوە ینی واتە ئەو ڕێکەوتنێکە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا هەیە بابەتێکی سڕی نییە کە حکوومەتی عێراقی ئاگای لێ نەبێ بەڵام لە کۆتاییە حتا ئەگەر ئێستا ئێمە بەم ڕێکەوتنەی کۆتایی کە وەکوتم لە یاسای قەرزا هەیە لە یاسای قەرزیشا ئەگەر ئەمان ڕێبکەون حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە هەموو وارداتەکانی 250,000 بەرمیل نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە بێ ینی ئێمە کێشەمان نییە ئیتر حکوومەتی مەسلەیەک نییە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا زۆر کێشە بێ حکوومەتی عێراقی بڕوا کێشەکان ڕابوەستێنێ مەسلەیەکی ترەگەر بڵێن ڕەنگە دەوری هەبێ یا دەوری نەبێ هەمیشە ئازانین حکوومەتی عێراقی هەم دەوڵەتەکانی دراوسێمان بە تورکیا و بە ئێرانە و بە سعودیە و بە قەتەر و بە کورد زۆر تەسیری گەورەیان هەیە لە ناو دەوڵەتی عێراقیە لەسەر بڕیارەکانی سەرۆکی وەزیرانی عێراق بەداخەوە کە ئێڵێم ینی زۆربەی کاتەکان تەسیران هەیە ئایا ئەو کە گەڕانەوە تەسیرەکە بە تەسیرێکی ئیجابیە بێ وتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان فعلەن ئەوەندە پەیوەندیەکانی باش بۆ لەگەڵ دەوڵەتی تورکیا هەتا بتوانێت ئێستا تەسیر بکاتە سەر ئەوەی کە حکوومەتی عێراقی بە زووترین کات ڕێک بکەوێت لەگەڵ هەرێمی کوردستانە من چاوەڕوانیەوە ناکەم کە ئەو تەسیرە ئیجابی هەبێ بۆ ئێمە ئەوەندە ینی حکوومەتی تورکیا ئەوەندە هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ بێ کە بتوانێت تەسیر بکاتە سەر سەرۆک وەزیران بەڵام ڕەنگە بۆ بابەتی تر تەسیری بکاتە سەر بۆ وەکۆڵێم ئەگەر قسە بکات لەسەرەوەی کە قواتەکانیان دوور بخەنەوە یاخود قواتەکانیان بەم شێوە قەسف نەکەن ڕەنگە لەسەرەوە بابەتانە تەسیرێ بێ داوەکو تەسیری ئەوەی کە فعلەن دەوڵەتی تورکیا ئەوەندە گرنگی با بە هەرێمی کوردستان و داوای ڕێکەوتنکە من تەسەوری ئەوە ناکەم. بەڵێ خات و ڕێزان کەواتە ئەگەر ئێستا شاندی باڵای هەرێمی کوردستان لە بەغدایە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە و ئەگەر ئەمە تێڕوانینی بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بێت کە بەو شێوە توندە بەرامبەرن بە ڕێکەوتنی هەرێم و بەغدان و ڕەنگە مەسەلەن زۆر جار باسش لەوە کراوە کە سەرۆک وەزیران خواستی هەیە کە ڕێکەوێ لەگەڵ هەرێمی کوردستانە کەواتە ڕێگە چارە چیە سبەینی ئەگەر پرۆژە یاسای بودجە هاتە بەردەستی ئێوە ئەو کاتە ئێوە چ زەحمەتێک و سەختێکتان بۆ دروستەکە بتوانن ئەو پرۆژە یاسایە تێپەڕێنن؟ کاکەزانە ئێمە با زۆر سەریح بین ئەگەر هات حکوومەتی هەرێمی کوردستان نتوانێت لەسەر ئەم یاسایە ڕێک بکەوێەوەی کە ئێستا وەکوتم بوو ماوەستێ مانگ ماوە کە ڕێکەوتن بکەن ڕێک نەکەوێ بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانن ڕێبکەوین بۆ موازنەی 2021 یعنی ئەوە واقعەکە بێ هەمومان بیزانین ئەگەر ڕێک نەکەون کەواتە تۆ کێشەی گەورەترێتە بەردەم. ئەم قەزیەیە ئەوەندەی پەیوەستە بە لایەنە سیاسیەکان کە لە ئێستاە بەرنامەیەکیان هەیە دژی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بێ واقع بزانین یعنی ئەندامانی پەرلەمان بە ئەلێنی ڕۆژە و مەسەلەیەک ئەدۆزنەوە لە ناو پەرلەمانە دژی هەرێمی کوردستان. وەکووتم کێشەکەی ئێمە لەوایە کە ئێستا نزیکی هەڵبژاردنە کە بوو بە نزیکی هەڵبژاردن ئیتر بەم شێوەیە حتا ئەتوانم بڵم لایەنە کوردیەکانی کە ئێستا وەکو معارەزەن لە ناو پەرلەمانی عێراق ئەوانیش تەسیری زۆر گەورەیان هەیە لەسەر لایەنە سیاسیەکانی تری عێراقی. ئێمە ئازانین حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جارێکی تر من بە واقعی ئێڵێم خەڵکی هەرێمی کوردستان برسیە وەزعی خراپە حکوومەت گەندەڵی زۆر کردووە نەیتوانێت ئیدارەیەکی باش بکە بەڵام لە کۆتاییشە بەڕاستی ئێمە نامانەوێت حکوومەتەکەمان لە کیس بچێ بەڕاستی نامانەوێت حکوومەتەکەمان بڕۆخێ چونکە ئەزانین ئەو گەندەڵیانەی کە لای ئێمە هەیە ناگاتە ڕوبعێکی گەندەڵیەکانی کە لە ناو حکوومەتی عێراقی و لە ناو وەزارەتەکانیانە هەبووە ئەوە تا مزاهرەکرا چەنەها خەڵک شەهید بوو لە ناو هەموو شارەکانی عێراقا ماوەی ساڵێک حکوومەتیان گۆڕی بەڵام نظامە سیاسیەکە وەکو خۆی ماوەتەوە موسەساتەکانیان وەکو خۆی ماوەتەوە نەیتوانێت گۆڕانکاری بکە چونکە لەبەرەوەی بەداخەوە کە ئێڵێم ئەوەندەی حزب سیاسیەکان دەستیان تێکەڵ کردووە لە ناو هەموو وەزارەتەکان و لە ناو هەموو بورگەکانی حکوومەتە ناتوانێت سەرۆک وەزیران چنێک بێوێ گۆڕانکاری بکات چنێک بێوێ ئەم حکوومەتە بکاتەوە بە حکوومەت ئەوەندەی میلیشیاکان دەسەڵاتیان هەیە و قووەتیان هەیە ڕەنگەت زۆربەی کاتەکان تهدیدی وەزیرەکانەکەن تهدیدی ئەو کەسایەتیان ناکەن کە ڕەنگە بیانەوێ ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەوێت ئەمانە خەتەرێکی گەورەیە لەسەر ئاستی عێراق یعنی میلیشیا دەسەڵاتێکی زۆری هەیە بە ڕۆژانە باواقع بین
گەنجە کوژرێ ئەوانەی کە مظاهرەیان کردووە ئێستا یعنی ڕەنگە لەو کاتەیە هەندێکیان مابن ئێستا ئەیان کوژن هەموو یعنی بە هەموو شێوەیەک تومتیژی بەردەوامە واتە گۆڕانکاری حکوومەتەکە تەسیرێکی نەبوو جوهەکە گۆڕاوە ئەو کەسە کە ناوی سەرۆکی حکوومەتە فعلا بەرنامەیەکی چاکسازی پێ فعلا ئەوە گۆڕانکاریکە بەڵام حیزبە سیاسیەکان و میلیشیاکان زۆر لەو بەهێزترن لەبەرەوە ئەمە تەسیرە کاتە سەر ئەوەی کە نەتوانرێ ڕێکەوتنەکە وەکو پێویست بکرێت چونکە ئەبێ پێش هەموو شتێک حیزبە سیاسیەکان بتوانن لەگەڵ حیزبەکانی هەرێمی کوردستان ڕێک بکەون بڕوا بکە ئەوەندەی ئەوە تەسیرێ بێ لەسەر ئەوەی کە دواتر ڕێکەوتنەکە بکەن ئەوەندەی نابێ حکوومەت بۆ حکوومەت چونکە لەبەرەوە حکوومەت ئێستا کێشەی ئەوەیە کە زەختی حیزبە سیاسیەکانی لەسەرەوە حیزبە سیاسیەکانیش دەورێکی گەورەیان هەیە هەر ئەو پەرلەمانتارانەی کە لەناو پەرلەمانی ئێمە بەدەنگی بەرز قسە ئەکەن دژی حکوومەتی هەرێمی کوردستان و دژی ئیدارەی هەرێمی کوردستان وەکووتم من جارێکی کە من لەگەڵ ئەو ئیدارانیم لەگەڵ ئەوانیم کە حکوومەتی هەرێمی کوردستان فعلەن حکوومەتێک بووە خزمەتی هاوڵاتی بەجددی کرد بێ فعلەن خەلەلی زۆر بۆ ئەویش داوای گۆڕانکاری کردو ئەویش حکوومەتی هەرێمی کوردستانی ژووتێتی من فەساد کەمەکەمەوە گۆڕانکاری مؤسساتەکەم ڕەواتەبی پڵە باڵاکان کە بەکەوە بەڵام ئەویش هەر نەیتوانیەوە ئەویش لە بەروەی دیسانەوە لەوێش بە هەمان شێوە حیزبە سیاسەکان تەسیرێکی گەورەیان هەبووە لەسەر حکوومەت یعنی بێ بە واقعی بین چونکە هەندێک کەسایەتی هەیە لەناو حیزبە سیاسیەکانی سەر ڕەنگە لە حکوومەت یعنی دەسەڵاتی زیاتر بێ ئێمە باسی خاڵە سنووریەکانەکەین بۆ نمونە ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستانە بمانێت خاڵە سنووریەکان بگەڕێنەوە دەستی حکوومەت ئەبێ بزانین کە ئەو حیزبە سیاسیانە لە هەموو جێگاکانە ئیتر من حەقم نییە چه حیزبێکە و چه حیزبێک نێ بەسەزانین کەسایەتی لەناو حیزبە سیاسیەکە لە حیزبەکە زیاتر دەسەڵاتی هەیە و دەسەڵاتی گرتۆ بەسەر ئەوانەیە لەبەرەوە بێ حکوومەت بێ هەم حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە لەم خەلەلێکی زۆری هەیە نەیتوانێ وەکو پێویست قووەتی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی کە بتوانێت گەندەڵیەکان کەم بێتەوە کە بتوانێت ئەوەی کە وەکو لە بەرنامەی سەرەتای حکوومەتیا هەبوو کە ئێمە ئەبێ گەنج بێتەوە دەستکا بە ئیشکردن تەعینات بۆ گەنجان بکرێتەوە ئیش فراهەم بکرێت لەناو هەرێمەکەمانە ئیستیسمار بگەڕێتەوە بەڵام بەداخەوە ئەمانە نەتەوە ئەمە هەرێمێکی بچکۆلەی 4 محافظەیە بەم شێوەیە ئێمە تەعاملی لەگەڵاکەین دەتۆ وەرە لەناو عێراقێکا بەم هەموو گەورەی و بەم هەموو گەندەڵێ و بەم هەموو حیزبە سیاسی و هەر حیزبێکی سیاسی بەڕسمی حیزبێکە بەداخەوە میلیشیایەکی لە پشتەوەیە و ئەم میلیشیانەش هەتا ئێستا نایەڵن نە حکوومەت ئیستقرارکە نەیانەوێ پەیوەندیەکان باش بێ و وەکو وتیشم و هەم نزیکبوونەوەی ئینتیخابات تەسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ڕێی حیزبە سیاسیەکان لەبەرەوە بێ تەنها ڕێگەی کە ئێستا چارەسەری ئەساسی ئەوەیە کە چۆن بتوانێت ئەو شارعی کە پێشتر لەگەڵ مەسەلەن بەتایبەتی حیزبە سیاسیانە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکانە پەیوەندیەکی باشی هەبوو جارێکی تر ئەو حیزبە سیاسیانە بتوانن ئەم پەیوەندیانیان جێگیر بکەنەوە ئەگەر نتوانن جێگیری بکەنەوە ئێمە گەورەترین کێشەمانە بێ لە موازنەی 2021 ئەشزانین مەسەلەن لە موازنە بە دەنگەڕوە ئەو حیزبە سیاسیانە کە ئێستا کێشەمان هەیە لەگەڵیانەوە کە ئێستا بەبێ هیچ شتێ دژایەتیمانەکە لەسەر 3 مانگی ماوەکە قانونی قەرز جێبەجێ بکرێ و ئێمە ئامادەین کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکە ئەی دواتر لەناو موازنەیە چۆن نەتوانین ئێمە شەڕ بکەین لەسەرەوەی کە حەسەی لە 1286 یا لە 13 لە 100 هەرچێنێ بێ ئێمە جێگیری بکەین بە مقابلی ئەوەی کە وەکو پێشتر وتراوە خاڵە سنووریەکان و 250,000 بەرمیل نەوت کە ئێستا ئەڵێن ئەوان سەقفی تەڵەباتیان بەرز بۆتەوە داوای 450 نازانم چەند ئەکەن لەبەرەوە ئەمانە گەورەترین کێشا بێ بۆ ئێمە ڕەنگە مفاجئەیتیا بێ زۆر لەوە قورستریش داواکەن بۆ هەرێمی کوردستان یعنی خات و ڕێزان یەک مەسەلەی تریش خوا بچێتەوە چونکە هەر ئەمڕۆ جێگری یەکەم داوای ئەوەی کردو کۆبوونەوەی کردو لەگەڵ مامۆستایانی شارەکانی هەرێمی کوردستان کە هاتوون دانیشتیان لەگەڵا کردووە وتوێتی ئێمە ئەمانەوێت موچە خۆرانی هەرێمی کوردستان ببەستینەوە بە حکوومەتی فیدراڵەوە ئێمە شتەمە ناکەین بابیکەن بزانم ئەتوانن چۆنێکن ئەوان ئێستا ڕازی نین بۆ یعنی ئەمە تەنها قسەکردنە یعنی چۆنەڵی وا ئەکەن لە جادەی کوردی
کە فعلەن بڵێ تەواو ئێمامانەوێ هەموو موچەمان بگەڕێتەوە سەر ئەوێ بە مقابلی چی؟ بە مقابلی ئەوەی کە لە سەتاسەتی داهاتەکان و لە سەتا بڵێم داوای ئەوەی بکەن 480,000 دوای ئێوەش ئێمە چ زمانێ هەیە کە ئەوان موچەی موچە خۆران یەکە خەن ئایا فعلەن خۆیان هەتا ئێستا ئەزانن لە حکوومەتی عێراق چەندێ موچە خۆریان هەیە یعنی ئەمانە ئەو بابەتانەی کە ئەوان باسێکن بابەتێکی مستەحیلە بۆ ڕازیکردن زۆربەی قسەکانیان بۆ ڕازیکردنی ڕۆژە بۆ ڕازیکردنی ئەو کاتەیە کە ئەو کەسانە لە بەردەمیان ئەینا با موچەی موچە خۆران ڕێک بخەنەوە لە هەرێمی کوردستان و عێراقا چۆن لە هەرێمی کوردستانە موچەی موچە خۆران هەمیشەکەم بۆ حکوومەتی فیدراڵ بە تایبەتی ئێمە ئازانین لە کاتێک خێزانی شەهیدەکانمان کە چەندێ موچەکانیان کەمە کە ئەزانین ئەنفالکراوەکان موچەکانیان چەندێک کەمە لە حکوومەتی فیدراڵا دەبەرامبەرە موچەکانیان دابێن بیکەن بەیەک ئێمە کێشەمان نییە لەسەر ئەمانە فعلەن موچیان بنێ لە کاتی خۆیان بەڵام بە چ مەرجێک یعنی بە چ مەرجێک ئایا حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوە محافظە بیهێنەوە سەر عێراق یعنی ئاخر خۆ ئەمانش هەموو مەسەلەن ئایا خەڵکی هەرێمی کوردستان بەس لەبەر خاتری موچەیەک هەموو بابەتەکانی تر واز لێ ئەهێنێ ئەمانە گرنگن یعنی ئێمە بزانین یعنی ئەوان ئێستا ڕاستە ئەزانن کە خەڵکی ئێمە برسێ و خەڵکی ئێمە وەزعی زۆر خراپە کە سەبەبە ئەساسەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە نەیتوانیوە ئەم کێشانەی ناو هەرێم چارەسەر کاتا نەگەینە ئەم وەزعە ئێستا ئەوان بێنە بەردەمی ئێرە و داوا بکەن وەڵا ئەمانەوە موچەکانمان بێتە لای تۆ لە بڕی ئەوەی ئێمە داوای ئەوە بکەین با داوای بەجددی داوای ئەوە بکەین کە فعلەن ئێمە بڕە ئەو حسەیەی کە پێشتر هەمان بووە ئەو بوجەی کە پێشتر هەمان بووە بازیات بکرێ وەکو پێویست بەجددی بە مانگانە بدرێت بە هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەڵێ ئێمە هەموو مانگێک لێبڕینمان هەبووە و کێشەمان هەبوو ئەیکە کێشە لێبڕینمان هەبوو ئەو کاتە محکەمەی ئیتیحادی هەبوو بۆ هەڵمەسا حکوومەتی هەرێمی کوردستان بڕوا سکاڵا بکات لەسەر حکوومەتی فیدراڵی یعنی ئەمانە هەموو کێشانن کە هەرێمی کوردستانیش ئێهمالی کردۆلەوەی کە حەقەکانی خۆی وەرنەگرتووە و حکوومەتی فیدراڵیش ئێستا لەبەرەوەی ئەزانێت کە وەزعی ئەو زۆر خراپە بزاهرە لە شارەکانیاتی و وەزعی خراپە بۆیە تەڵەباتەکانی خۆی بەرزەکاتەوە زۆر بە دەنگێکی دلێرانە قسە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئاکا بەڵێ خاتون ڕێزانە گەڕێم وڵات بەڕێز تەیب ینی دۆخی ئابووری تورکیا باش نییە سەرۆک کۆماری تورکیا ئەوێت چ سوودێک ببینێت لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق بۆی ڕەوشی ئابووری تورکیا ینی سوود لە پەیوەندەکانی لەگەڵ عێراق ببینێ بۆ باشکردنی ڕەوشی ئابووری تورکیا هیچ منفەزێکێ یان هیچ شتێک ئێوە بیستوتانە لە چوارچێوەی سیاساتی تورکیادا یان لە ناو ئەنجومەنی یاخود لە ناو پەرلەمانی تورکیایە سەردانên bi vî rengî çend armancê wan hene zêd yanî yekê zêdtir armanca we heye îro daxuyaniyên Erdogan guhdar kir yanî çi dibê milyar dolar bazirganî yanî bayê 20 dolara bazirganî wê bi çêbe hikûmet çêbe ev yekê nîşan dide ku hêla aborî welat her di dewlet wê hevkariyê bikin wê yanî em bêjin dewlemendiya Iraqê em bêjin çi ye petrol e yanî yê Tirkiye jî tê zanîn işte xwarin û veqarin û tiştên bi wî rengî ye heta tiştekî din jî gotin Tirkiyeyê cihê ku di şerê Daişê de hatiye weşandin li Iraqê yan jî demên berê ew çêkirina we wê Tirkiye bigire ser milê xwe yanî ev daxuyanî ji hêla Mustafa Kazimî û Erdogan ve bi hevkar bawayekî hevkar hate dayîn vê êvarê berî çend saeta ji bo wê yanî ev serdana Erdogan serdana em bêjin Kazimî ji bo Enqerê tiştekî din jî yanî roja wê dibêjin wê roja pêş de Erdogan jî serdana Bexdayê bike ev aliya borî ye yanî hesab û kitabên wan hene elbet yanî hikûmeta navendiya Iraqê heqê wê ye mafê wê ye ku bi dewletên cîran re elbette hem bazirganiyê bike hem ticaretê bike hem jî têkiliyên siyasî deyne her wisa ji bo Îranê jî ev mafe ji bo Başûrê Kurdistanê jî hikûmeta Başûrê Kurdistanê jî dikare têkiliyên xwe bi dewletên cîran re pêş keve zêde bike bes di daxuyaniyên Erdogan da me çend xalên mihim îro berî çend saeta êvarê dibêje em yekpareya axa Iraqê em dixwazin yanî
yani dîsa çîroka statûya Kurdan hate rojevê. Yani yekpariya Iraqê çi ye? Elbette Iraq yekpare ye. Li hikûmeta Herêma Kurdistanê heye, hikûmeta federal ya ku ji hêla Kurdan ve wekî statûyekî, wekî nasnameyekî esasî tê qebûl kirin heye. Behsa wê nekir. û dîsa yekûyek û behsa yekpareya axa Iraqê kir. Rasterast behsa Şengalê nekir. Lê Kazımî yani Mustafa Kazımî behsa Şengalê kir. Hatta Erdoğan peyamekê din da min yani beriya niha jî ji were got vê gavê ket ser ajansa dibêje heya serê wan serê yani kî ye işte hîzbekî Kurd wisa bi nav dikin heta serê wan neyê perçiqandin wê aramî li Herêmê li Iraqê li Sûriyê neyê saz kirin. Niha pirsgirêkiya me ya esasî çi ye? Ji hêla Bakur ve dema mirov li meselê mêze dike çawa xuya dike? Li Başûr elbette alozî heye, tevlihevî heye yani di navbera hikûmeta navendî û hikûmeta Herêma Kurdistanê de hin pirsgirêk jî hene pirsgirêkî siyasî aborî. Lê li Bakurê Kurdistanê pirsgirêka Kurdan ya xwepirêvebirinê heye, pirsgirêka Kurdan ya azadiyê heye, pirsgirêka Kurdan ya demokrasî heye, pirsgirêka Kurdan ew e ku rejîmeke li Tirkiyê neyartiya Bakurê Kurdistanê gelek Kurdiye parçeyê din dike yani neyartiya vî gelê dike heye. Yani ciyekî ku gelekê perçekî Kurdistanê yan jî em bêjin beşekî Kurdistanê di hêla civakî siyasî de ne azad elbette tekoşî ji bo wê bê meşandin. Elbette her pêşketina pêk tê wê baldarî bê şopandin. Na carna siyasetmedarên Başûrê Kurdistanê peyamên bi vê rengî didin. Yani çi mafê Kurdên Bakur heye ku li Başûr têkoşînê bimeşînin an jî pêwîstiya Rojavayê Kurdistanê bi yani lazım nabe ku em bêjin Rojavayê Kurdistanê li ser sînorê Başûr yani danûstandina bu Başûr û hikûmeta Başûrê Kurdistanê re bike. Ev pirsgirêkek ye yani perçeyekî Kurdistanê pirsgirêka heye, qetliyam heye, kuştin heye, girtin heye, perçeyê din statû heye. Li perçeyekê em bêjin Rojava statûyeke xweser bi dest xistiye, lê hemû dewletên desthilatdar û dagirker êrişî wir dikin ji bo ku têk bibin wê statûyê. Ev pirsgirêka hemî Kurda ye. Pirsgirêka hemû hîzb û partiyên siyasî Kurdistanê ye. Di vî warî de jî henekî wisa alozî yani daxuyanî axaftinên tên kirin gelek cara heqîqeta Kurdistanê ya çar perçe nayê dîtin. Ev rexneyekan jî tespîtekî analîzekî ku ji Bakurê Kurdistanê em dibînin û em vê rêya televizyonat bihînin. Pirsgirêkeke dir jî heye ez lazim behs bikim. Yani lazım e her têkiliya dîplomatîk çi Başûrê Kurdistanê pêşve bibe bi Enqerê re çi jî em hikûmeta Herêm hikûmeta navendiya Iraqê bi Enqerê re têkilî deyne lazim e li ser berjewendiyên gelek Kurd li ser azadiya gelek Kurd li ser em bêjin yekîtiya gelek Kurd parastina menfaetê gelek Kurd têkilî bên dayîn. Eger aliyeke zaten devleta Tirkiye bi 100 salan ev politikayê meşîne. Geh dibêje işte Kurdê Müslüman û Kurdê ne Müslüman. Geh dibêje Kurdê endamê PKK, Kurdê endamên PDK. Geh dibêje Başûr, geh dibêje Rojava, geh dibêje Bakur. Ev perçekirina civaka Kurd, perçekirina coğrafyaya Kurdistanê lazım e ji bo hîzb û pêşeng û hareket û tevgerên Kurdistanî bibe wesîleya zêdetir xwedî derketina li yekîtiyê. Ji bo çar perçê Kurdistan ji bo hemû hêzên siyasî Kurd. بله بله بەڕێستە تایبە گەڕمەولات خاتۆ ڕێزان ینی ئێستا پرۆژە یاساکە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران تا ڕادەیەک دزەی کردووە کە کۆمەڵێک بابەت خراوەتە ڕوو لە بەرزکردنەوەی نرخی دۆلار
و مەسلەی کەمکردنەوەی کۆمەڵێک دەرماڵی موچەی فەرمانبەرانی عراقی ئەمە بگرێ بدەینەوە بە پەسەندکردنی ئایا ئەمە وە خۆی ئەم ڕەشنووسە پەسەند دەکرێت لاوەن زومەی نوێنەران ئەمە یەک دوو هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسەکان بەڕێزت لە پێشەچە باست کرد کە حکوومەت یارێم هیچی نێهێشتۆتەوە تەنانەت خودی جێگری سەرۆکی حکوومەت وتویەتی کە من ئامادەم لێ پرسیینەوەم لەگەڵا بکرێ گەر جێبەجێمان نەکرد لەسەر هەر ڕێکەوتنی کەواتە ئێستا ئەرچی هێز و لایەنە سیاسەکانی کوردستان چیە بۆی فشارێک یاخود پەیوەندەکانیان بەکار بێنن بۆی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی بەغدا ڕێبکەون بۆی هەم پرۆژه یاساکەش لە بەغدا بۆیەوە ئاسانتر تێپەڕێدرێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەوەی گرنگەوە کووتم ئێستامان هەموو لایەنە سیاسەکان بەتایبەتی ئێمە با زۆر واضح بین وەکو پێشترەزانین کە لایەنە شیعەکان بەحساب دۆستی کورد بوون و زۆر لەگەڵ کووردا ڕێک بوون وە بینیشمانە لایەنە سونیەکان لەبەرەوەی هەموو کەس و کاریان بەتایبەتی لە ناوچەکانی مووسڵ و ئەمبار و هەموو منتیقانە چۆن هەمویان داڵدەدران لە هەرێمی کوردستانە ینی ئەبێ ئەوواقع بین هەتا ئێستا مخەیەمەکانیان ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خەڵک و دانیشتوانی ئەم هەرێمە چنێ خزمەتی کەس و کاری ئەوانیان کردووە و دواتر لایەنە سونیەکان بەداخەواڵێم کە هەتا ئێستا زۆربەی زۆری سەرۆکەکانیان ئەوەتان لە هەولێر و لە ناوچەکانی هەرێمی کوردستان نیشتەجێن و یعنی بڵێم چی بە ئیسراحەتی خۆیان نەو منتیقە بەڵام کەیتە سەر مەسەلەی سیاست بەداخەوە پاپشتەکانیان زۆر کەم بۆتەوە هەم لایەنە سونیەکان کەم بۆتەوە هەم لایەنە شیعیەکان ئێمە ئەگەربینە سەر لایەنە شیعیەکان بە هەموو ئەو حیزبە ئەساسیانەی کە چۆن پەیوەندیەکی باشیان هەبوو لە هەرێمی کوردستانە لەگەڵ حیزب ئێستا دژی هەرێمی کوردستان قساکەنەوە دژی دانیشتووە ڕاستە هەمویان بە قسە ئەڵێن ئێمە لەگەڵ دانیشتوانی ئێمە ضدی حکوومەتی هەرێمی کوردستان و ضدی حیزبە دەسەڵاتدارەکانی نەمە قسەکردنیانە على ئەساس خۆیان زۆر بە چۆنەڵی دەسەڵاتێکی زۆر باشیان بەکارهێناوە بۆ حکومڕانی لە ناو دەوڵەتی عێراقا ئێستا ئەوان باس لە گەندەڵیەکانی ئەماکن کە خۆمان نەزانین گەندەڵیەکانی ئەمان چونکە ئەزانی چۆنە کە یەتە سەر حاڵەتی کە بە واقعی قسە بکەین کە کاتێ من لە بەغدایە بم ئەبینم کە چنێ گەندەڵی زۆرە و چنێ وەزعی ئەم شارە قورسە گەنجێک ناتوانێت بە ئیسراحەتی خۆی بڕوا بە ئازادی قسە بکاسبێنێ میلیشایەک یا ئەیگرێ یا ئەیکوژیا ئیفرێنێ یان ئەمانە هەموو قورسن لە کاتێکایەت تۆ بەم نەفەسە قورسە دژی هەرێمی کوردستان قساکە ئەو حیزبە سیاسی لەبەرەوە حیزبەکانی کوردستان ئەبێ زۆر باش هەمە بزانن یعنی ڕوخانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوخانی هەمومانە ینی ئەوە ئەبێ واقع بێ لە لامان لەبەرەوە هەموو کێشانەی ناو بەتایبەتی دوو حیزبی ئەساسی کە لە ناو هەرێمی کوردستانە دوو حیزبی ئەساسی کە ئەتوانم بڵێم نەوەیەکەوە سەروەت و سامان و دەسەڵاتی هەموو ئەم حیزبە لەژێر هەموو ئەم هەرێمی کوردستان لەژێر دەستە مەسئولیەتی گەورە لەسەر شانی ئەوانە وەکو چۆن وتم جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز کاقوبات تاڵەبانی بەسەراحەت ئەڵێ من ئیستعدادم هەیە ئەگەر مخالفەیەک لە ناو ئەم یاسایە وەکو هەرێمی کوردستان کرا من ئیستعدادم هەیە استجوابم بکرێ ینی ئەمە قووەتێکی گەورەیە بۆ ئێمە کە فعلەن بە واقعی هاتۆتە پێشەوە بەڵام ئەبێ بە واقعی حیزبە سیاسیەکانیش ئەم دوو حیزبە ئەساسیە هەموو لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکانی تری کوردستانە یعنی ئەمە ئەزانین وەکوتم گەندەڵی کراوە ئەوەی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە هاتووە ئەم حیزبە سیاسیانە دەوریان هەبوو بەڵام لە ئێستا خەتەرێکی گەورەتر لەسەر ئێمەیە لەبەرەوەی هەموو حیزبە سیاسیەکان پێکەوە دانیشتن بکەن بەجددی دانیشتنێکی تەواوەتی و ڕێکەوتنی خۆیانیان هەبێ و ئەم دوو حیزبە ئەساسیەش وە لە ئێستا با بڵێم ئەم سێ حیزبە ئەساسی کە لە ناو حکوومەتان ئەم سێ حیزبە ئەساسیە بە واقعی بڵێن ئێمە گۆڕانکاری تەواوەتی ئەکەین لە ناو حکوومەتە ئەتوانین بڵێن واریداتی خاڵە سنووریەکان بەجددی ئەهێنینەوە بە حیزبەکانیشیان پاڵپشتیان من بەجددی ئەهێنینەوە ناو خەزێنەی دەوڵەت هەتا بتوانێت تۆزێ ئەم واریداتان ناو هەرێمی کوردستانە بەرەو زیاد چووکە ئەم گەندەڵیانە هەمووی تەسیری هەیە بۆ سەر حیزبەکانی خۆمان کە ئەو هەموو وەکوتم ئەم مزاهرەیە ئەکرێ و خۆپیشاندانانە دژیانەکرێت لەبەرەوە ئەتوانن هەنێ گۆڕانکاری بکەن و دواتریش ئەگەر نیەت پاکیان هەبێم حیزبە سیاسیانە ئەتوانن حیزبە بچووکەکانی تر و حیزبەکان هیچ حیزبێ بچووک نییە لەبەرەوەی هەموو بەداخەوە کە من ئەو کەلیمەیاڵێم نەخێر مەبەستم لە بچووکی حیزبەکە نیە لە کەمیان و یا بەشداربوونیان لە ناو پەرلەمانە بەڵام ئەو حیزبانەی تریش هەمووی پێگی تایبەتی خۆیان هەیە هەموو کەسانێک بوون ئەزمموی سیاسیان هەیە و لە هەرێمی کوردستانە ئەزانین لە ڕاپەڕی نادەورێکی زۆریان بۆ چەندەها ساڵە قبوڵیان کردو لە ناو هەرێمی کوردستانە بە هەموو نەهامەتەکانیانەوە هێنایان ئەبێ ئەم جارە بتوانن پێکەوە بە وەفدێکی زۆر باش بێنە ناو بەغداوە لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکانی تریش دانیشتنیان هەبێ ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی جارێکی تر ئەو کێشانەی کە لە هەرێما هەیە ڕاستە
ڕاستەوەکو وتم هەموو ئەمانە هەیە بیهێنن لەگەڵ ئەم حیزبە سیاسیانەی تری عێراقا ڕێکەوتنێک بکەن بۆی بتوانرێ هیچ نەبێت لە ناو موازنەی 2021 جارێکی تر حەسەیەک بۆ هەرێمی کوردستان بگەڕێنرێتەوە و ئەوەیشی کە واقع ئەبێ ئەوانەی کە بەشداری حکوومەتن خۆیان بەواقعی بە ئیتفاق لە بینی حیزبە سیاسەکانە بڵێن فعلەن ئێمە ئیتر ئەبێ گەندەڵەکانمان کەمکەینەوە گۆڕانکاری لە ناو حکوومەتاکەین هەموو ئەوانەی کە هەمانە ئەمجارە لە خزمەتی خەڵکا بێ لە برۆی ئیتر خەڵک تحملی نییە لە ناو هەرێمە یعنی برسێتی گەشتۆتە حاڵەتێک کەیتر هەموو کەسێک برسیە ینی وەزعی خراپە ئیژ نییە موچە نییە کە موچەش نەبوو بازار نییە سعری دۆلارەوە تا ئەوێ بیگەێنێتە لە 145 یعنی چەندێک قورسە لە 145 بۆ ئەوێ وای لێ بکات سعری دۆلار بەرزەکاتەوە دیناریەتە خوارە و دوایی موچە ئەبڕێبەوەی کە بینی ومانە لە ناو ئەو مەشروعی موازنە بەداخەڵ کە هاتوۆتە بەردەممان کە چنێ یعنی تەسریبی کردو تا سەبە ڕسمی نەهاتۆتە بەردەممان بەڵام سەیریکە چنێ قورسە تۆ بتانی بە شێوەیەک دایناوە کە ئیتر خەڵکی عێراقی یعنی موچە خۆرێکی عێراقی وای لێت کە چۆن ئێستا لە بەیروود ئەوەندە وەزعی خراپە خەڵکەکە کە 50 دلار بۆ ئەو بۆ بەڕاتبێکی مانگانەی کە مانگێک پێ بژی هەرێمی کوردستانیش بەڵام حکوومەتی عێراقیش وای لێ ئەمە تەئسیرە کاتە دیسانەوە سەر هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لەبەرەوە ئەبێ ئەمان بە کۆدەنگی پێش ئەوەی موازنە بێ ئەم حیزبە سیاسیانە چونکە مەسەلەکان لە ناو عێراقا بە کۆی گشتی حیزبە سیاسیەکان بڕیان حکوومەتێکێنای حکوومەتی فیدرالیە ئێمە ئازانین ئەم حکوومەتە حزبی سیاسی بێڵێ ئیشەکانەیەڵێ ئیشناکە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەمان شێوە ئێمە حکوومەتێکمانەیە حکوومەتە ئەو حیزبانەی دەسەڵاتیانەیە لەنا نایاڵە نیشکە لەبەرەوە پێویستەکە جارێکی تر حزبە ئەساسیەکان من هەمەکەی ئێمە بۆ هەرێمی کوردستانە بۆ خەڵکی هەرێمی کوردستانە ئەو حیزبانە لێبوردەییان هەبێ بەرامبەر بۆ هەموو نەهامەتی بە سەر هەرێمی کوردستانە هاتووە پێکەوە بتوانن بێن دانوستان بکەن لەگەڵ حیزبەکانی ترا بەڵام بەمەرجێک گوتم ئەو حیزبە ئەساسیانە پەیمان بن بە حیزبەکانی تر کە بە فعلی ئەیانەوە ئیش بکەن ئەیانەوە گەندەڵی نەهێڵن ئەیانەوە وەزعی خەڵک باش بکەن. بەڵێ زۆر سپاس خاتۆ ڕێزان بەڕێز تەمەر بەڕێز کاک تەیب دوماهی سەرنجە دوماهی نەڕێنە بەڕێزتان. بله از دوماهی دبیجم اگر کرد یکی خوا بینن ام بیجن سازی دزگه نوانج بو برجواندی جواکی نج بو برجواندی حزبی بخبتن اگر پرچه کی کردستان ام قربانی پرچه کی نکن اگر ام مالباتان پارتیان سر گل ده نگیرن یعنی ام گل جواکی خلق خوی ام بیجن بلنداز یک آزادی را تینه تینی آزادی هم اساس بگیرن هم دشمن انگل کرد هم دوست انگل کرد و راستر نزدیک مردن لی اگر هم یکی پک نینن اگر هم یعنی خوشکامه ریزان بحثوی یکی کرد اگر گندلی و ام بیجن خرابی بناوا پارتی و حزب و ام بیجن دستلاتکاری من کردستانی روجاوا چل باشو چل باکو اگر ام وان تشتا بناوا قد پاکش نکن و داویل و تشتا نینن و سردست مجی نیار مجی خلقا دستی خلقا ام بیجن سردستی لما زیاده تر تنگ بکن و ایرشین خمازن ترجی بکن هیویا ما وجه همو پارتیو و حزب کردستانی تو لسر برجواندی کرد و کردستانی بفکرن و بوی رنگی نزدیک خبن دستور ندن سردست و نیارن کردستان. بله گلک سپاس جبو بەڕێز تەیب تەمەر دامی پەرلەمانە تورکیە و جێگری هاوسەرۆکێن هەدەپێ گەلک سپاس هەروە زۆر سپاس بۆ بەڕێز ڕێزان شەخ لێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ دومیوانی عزیزم میدەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.